ئەمین بەکر ئەندامی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق کێشەی پەکخستنی پەرلەمانی هەرێمی کوردستانی بۆ بەغدا گواستەوە و وەک خۆی ڕادەگەینێت کە زۆرینەی پەرلەمانتاران داوای چارەسەرکردنی کێشەی پەرلەمانی کوردستان دەکەن. ئەمڕۆ زۆربەی ئەوانەی کە مداخلەیان هەبووە داوای ئەویان کردووە کە وەکو ئێمە داوامان کرد ئەوانش پشگیریان کردین ئەکسەریەتی ناو پەرلەمانتارانی عێراق ئەبێ داوای دووشتیان کرد ئەبێ ضرورەکە ئەبێ پەرلەمانی هەرێمی کوردستان تەفعیل چالاک بکرێتەوە واڵچێ بە ڕۆڵی تەشریع و ڕێقابی خۆی دووەمیان ئەبێ لە دەسەڵاتە ئیتیحادیەکان پەرلەمانیش و سەرۆکایەتی کۆماریش و تەنانەت قەزاش محکەمەی ئیتیحادی سوڵتەی تەنفیزیش ئەبێ ڕۆڵیان هەبێ و دەورێک بجێڕن لەم بابەتە. ئەندامێکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق هەنگاوی پەخستنی پەرلەمانی کوردستان بە تاکڕەوی لە قەڵەمدا و بە مافێکی ڕەوای زانیت کە پەرلەمانی عێراق ڕێگە چارەیەک بۆ پەخستنی پەرلەمانی کوردستان بکات. پەرلەمانی فیدراڵی حەقی خۆیەتی لێرە لەبەرەوەی ئەندامانی کورد بە هەمان شێوە وجودیانە ئێمە 61 ئەندامی کوردەوە تا لە ناو پەرلەمانی عێراقا و پەرلەمانێکە دەسەڵاتەکانی فراوانترا ئەتوانێ مادەم کێشەیەک هەیە لە ناو هەرێمی کوردستانە ئەمە هەرێمێکە سەر بە عێراقا هەتا ئەم کاتە مادەم کێشەیەک هەیە ئیرادەی خەڵک پێشێل کراوە کەواتە ئەم خەڵکا بێجارێکتر داوای شوێنێکە کە بەرزتر لە خۆی بۆی ئیرادەی بۆ بگەڕێنێتەوە ئەوش پەرلەمانی عێراق. ئەندامە عەرەبەکان بە تایبەتی لە نێو ماڵی شیعیدا پشتگیری تەواوی خۆیان بۆ چارەسەرکردنی کێشەی پەرلەمانی کوردستان دووپات کردەوە. احنا في التحالف الوطني نرى ئێمە لە هاوپەیمانی نیشتیمانی وەگەڕخستنەوەی پەرلەمانی هەرێمی کوردستان و ئەنجامدانی دانیشتنەکانی بە شێوەیەکی ئاسایی خۆی بە پێویست دەبینین هەروەها ڕێخستنی قەوارە سیاسەکانی نێو پەرلەمان بۆ ئەوەی ڕۆڵی خۆیان بە ئاسایی بگێڕن و پێم وایە ئەمە خزمەتی ڕەوشەکە و هەروەها هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکات. فراکسیۆنی گۆڕان چاوەڕێیە کە لە ڕۆژانی داهاتوو پەرلەمانی عێراق کاریگەرتر بێ بۆ ئەوەی کێشە ناوخۆیەکانی کوردستان و بە تایبەتی پەخستنی پەرلەمانی کوردستان چارەسەر بکە بۆ ئەوەی مافی هاوڵاتیان بەفیڕۆ نەچێ. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.